مستەفا کازمی پاش دەست بەکاربوونی لە وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیرانی عێراق لە چوارچەوەی ئەو هەنگاوانەی ناوێتی و ئەوانەش کە بەرنامەی بۆ داڕشتوون دەستی بە ژمارەیە گۆڕانکاری کردووە کە بەشێکی زۆر لە لایەنی شیعەی عێراقی نیگەران کردووە و لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامەوە یەکەم جارە لایەنە سیاسی شیعیەکان هەست بە لاوازی خۆیان و کۆرکردنەوەی دەستیان لە جونگە هەسیارەکانی بەڕێوەبردنی دەوڵەتدا دەکەن. من تورط بالدم العراقي. مستەفا کازمی 25 مانگە ڕایگەیاند ژمارەیەک ڕێکار دەگرنە بەر و گۆڕانکاری لە هەندێک پێگەییداری دەوڵەتدا دەکەن. ئەمەش دەبێتەوەی دروستکردنی فشاری جۆرە و جۆر لەسەر حکوومەت لەلایەن ئەو کەسوولایەنانەوە کە بەو گۆڕانکاریانە زیانمەند دەبن. بەڵام کازمی بێباک بەرامبەر لەمپەڕ و کۆسپەکانی بەردەمی جەختی لەوە کردەوە هیچیان نییە لە دەستی بدەن. ئەمەش وەک ڕاگەاندنی بێمنەتی خۆی لە بەرامبەر هەموو لایەنانەی متمانیان با کابینەکەی بەخشیوە. لە دوای ئەو ڕاگەاندراوە بە سەرپەرشتی و فەرمانی ڕاستەوخۆی کازمی ژمارەیەک لە ئەندامانی میلیشیای حیزبوڵای عێراقی دەستگیر کرد. لەو کاتەی ئەو چەکدارانە پلانیان دادەنا بۆ ئاراستەکردنی موشک بۆ ناوچەی سەوز و بنکە سەربازیەکانی ئەمریکا و هاوپەیمانان. دەستگیرکردنی ئەو ژمارەیە لە ئەندامانی حیزبوڵای عێراقی ئەرزوو کاردانەوەی بەدوای خۆی دایەنا و بەشێک لە سەرکردەکانی حەشتی شەعبی بە هێزی چەکدارەوە چوونە سەر ناوچەی سەوزی بەغدا و بارگای دەستگای هەواڵگری و دژە تیرۆریان گامارۆدا. سەبارەت بەو ڕووداوە عەمید یەحیا ڕەسوڵ وتەبێژی گشتی هێزە چەکدارەکانی عێراق ڕایگەیاندە و پرۆسەیە کە بۆ دەستگیرکردنی 14 تۆمەتبار ئەنجامدرا هەنگاوێکە بۆ گێڕانەوەی شکۆی حکوومەتی عێراق. لە نوێترین گۆڕانکاریدا و بە پێی میدیا عێراقیەکان مستەفا کازمی فالح فەیاضی لە پۆستی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی دوورخستۆتەوە و خالید عوبێدی وەزیری پێشووی بەرگری عێراقی لە شوێنەکەی داناوە. هەرچەندە ئەو بڕیارەیەشتا بە فەرمی ڕانەگەیەندراوە. هاوکات ژمارەیەک لە بەرپرسی خاڵە سنووریەکان و ئەفسەرانی دەسەڵاتی فڕۆکەوانی دەستەی گشتی ڕاگەاندن و وەقفی شەیی کەوتونەتە بەر هەڵمەتەکەی کازمی و لە پۆستەکانیان دوور خراونەتەوە. هەنگاوەکانی کازمی بە ڕاستەی گرتنی قورگی لایەنە سیاسیەکان و دوورخستنەوەی و بەرپرسانەی لا گەندەڵی و بادەردانی سامانی گشتی تێوەگلاون ڕۆبەڕووی دژایەتی گەورەی لایەنەکان و ئەوکات پشتیوانی گەورەی شەقامی عێراقی بۆتەوە و لا دیارترینی کاردانەوەی لایەنەکانیش لێ دواناگرینەکانی نووری مالکی و قەیز قەس عەلی بوون کە یەکەمیان کازمی بە سەدام شوباند و دووەمیشیان باڕەشە وتی هیچ کەس ناتوانێت ڕوبەڕووی حەشتی شەعبی ببێتەوە بە سەرۆکوەزیرانیشەوە. قەزعەلی ڕاشیگەیاندووە کازمی دەسەڵاتێکی کاتی ئێوە ناتوانێت ئەو گۆڕانکاریانە بکات کا بەرنامەی بۆ داناوە. ئالایشی دیکەوە پەرلەمانتاری سەربەڕەخراوی فەتح نایم عەبوودی ڕایگەیاند ڕۆبەڕووبوونەوەی هێزە و حەشتی شەعبی بابەتێکی نامۆیە وتیشی ئیمزا کۆ دەکەینەوە بۆ بانگێشکردنی سەرۆکوەزیران تا بێتە بەردەم پەرلەمان و داوای لێبوردنی ڕەسمی پێشکەش بکات. ئەوکات یاساناسی گەورەی عێراقی تارق حەرب ڕایگەیاندووە حەشتی شەعبی پیرۆزە و ڕێگە نادەن دەستی بۆ ببێت. لا بەرامبەر دژایەتی لایەن و کوتلە و کەسایەتیە شیعەکان بۆ هەنگاوەکانی کازمی لە بەغدا خۆپیشاندەرانی گۆڕەپانی تەحریر پشتیوانی خۆیان بۆ کازمی ڕاگەاند و داوایان لێ کرد بەردەوام بێت لە دەستگیرکردنی و کەسانەی تۆمەتبارن بە کوشتنی خۆپیشاندەران. توندی کاردانەوەی لایەنە سیاسیەکان لالایەک و مکوڕبوونی زیاتری کازمی لەسەر جێبەجێکردنی کارنەمە چاکسازیەکەی داهاتوی حکوومەتە کاتێکی کازمی و تیمەکەی خستۆتە دووڕیانی ڕۆبەڕووبوونەوەی ئەو گروپ و تاقمانەی ساڵانێکە لە چوارچەوەی سیاسەتی پشکپشکێنی حیزبی و تایفیدا پێگەی سیاسی و ئەمنی بەهێزیان دروست کردووە.